پەیمانگای پزیشکی دادوەری هەولێرە. لەم پەیمانگایە کۆمەڵێک کاری گرنگ و هەستیار ئەنجام دەدرێت کە پێشتر بەم شێوەیە زەحمەت نەبینراوە یان نەزانراوە ئەم کارە ئەستەما کە لێرە دەکرێت. لەم پەیمانگایە چارەنووسی کەیسی ڕووداوەکانی ئەو کەسانەی گیانیان لەدەستداوە و هێنراون بۆ ئەم شوێنە یەکلایی دەکرێتەوە. ئەم یەکلاییکردنەوەیش بۆ هەر مردوویەک لە ڕێگەی چەند ڕێکارێکی یاسایی و زانستی پزیشکی لەلایەن کەسانی پسپۆڕ و بەشێک لە خۆبەخشەکانەوە ئەنجام دەدرێت. ئەو کەسانش وەک سەربازی ون لەم ژوورە داخرا و بەستوانەدا ئەم کارە دەکەن. ئەم کارەش بریتیە لای توێکاری و شیکاری بۆ تەرم و بەشێکی جەستەی ئەم مردووە. بۆ ئەوەی هۆکاری مردنەکەی بە شاراوەی نەمێنێتەوە، ئەم سەربازە و نانە هەموو کارێک دەکەن و شەو ڕۆژ دەخەنە سەریەک. بۆ هەر کارێکی لەم شێوەیە سەرەتا وێنە دەگرن و پەڕاوی تایبەتی بۆ دەکەنەوە. پەیمانگای پزیشکی دادوەری لە ساڵی 2002 بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ پەیمانگای پزیشکی دادوەری هەرێم. ئەم پەیمانگایە لە دوو بەش پێک دێتن، بەشی مردووان و بەشی زیندوان. بەشی مردووان کە ئەو تەرمانە دێتە ئێرکوانە، بەشی زیندوانیش چەندین پشکنین هەیە، هۆبەی پشکنین هەیە، هۆبەی مختبەراتمانێت تاقیگا، هۆبەی پشکنینمان هەیە، پشکنینی ئافرەتانمان هەیە، پشکنینی پیاوانمان هەیە، هۆبەی تاقیگەش وەکو هیستۆپاثۆلۆجی کە ئەو تەشریحەیەمە دەکەین، توێکاری لەسەر تەرم دەکەین. کە تەرم دەکەین ئەو سامپڵانەی کەمە لێی وەرەگری لە تەرم لێ وەرەگرن دەنێرینە ئەو مختبەرانە کە ئیشی توێکاری وەکو مخدرات، فەحسی کوحول، سیرۆلۆجی ئەو کارانە دەکەین. بەڵام ئەو تەرمانەی کە دێتە پەیمانگای پزیشکی دادوەری وەکو سوتان، یەکەم بابەت سوتان کە دەمینێتەوە بە زۆری سوتان 1985 ئافرەتە. دواتر تەرمەکە لە نێو ئامێری ساردکەرەوە دەردەهێنرێت. ئەمە تەرمی مرۆڤێکی بیانیە کە خەڵکی وڵاتی کەنەدایە. لێرە دەست دەکەن بە تیشک گرتن و پشکنینی تایبەتی بۆ ئەنجامەدەن تاوەکو دڵنیا بنەوە لە هۆکاری مردنەکەی. ئەم زانیاریانە و تەواوی ڕێکارەکان دەکرێت بە راپۆرت. دواتر راپۆرتەکە دەدرێت بە نوێنەری ئەو وڵاتەی کە پێش مردنی ئەو کەسە لێوە هاتووە. بەشی مردووەکان پێشوازی تەرمە، پێشوازی تەرم کە پەیمانگای پزیشکی دادوەری ئەمە ئێشی گریمە 24 کاتژمێرە 24 کاتژمێرە کە ئێوارە دێتن دەبینی ئەتو ئەوڕۆکە بلێ من ئێشەگرم خەفەرم. تەرمەک دەبینی حادسە سار دەبی لە ڕێگای دەرەوەی شار یان ناو شار یان سوتانێک دەبی یان هۆکارێکی کوشتن دەبیتن یان هەر هۆکارێکی مردن بیتێن دێتە پەیمانگای پزیشکی خۆ من ناهێنینەوە بۆ بەیانی. تەنها ئەو دەمی توێکارە پزیشکی دادوەرە دێت تەمەشای خۆی دەکاتن زۆر ئیشەکەی ئیشی نیو سعاتە بەڕێ دەکرێتن. ئیشی توێکارەکەی بەڕێ دەکرێتن. راپۆرتی خۆمان دەنووسین بۆ دادوەر. کابرایەکە یعنی تقریبا عمری 30 50 تا 60 بەربوویتەوە مردیە کە سوکاری گومانی لێ هەیە یان لەگە هەندێک هاوڕێیەکانی دەلێ لەگەرەوەی نەبایە نەدەمرد ئەوها نەبایە نەبرد یان خواردنەکی ژەهراوی خواردیە یان تەسەمومی کردی یان نازانی نەچووتە لای پزیشک راپۆرتێکی نییە لەوانەیە نەخۆشی قەلبی هەبیت لەوانەیە تەضەخمی ئەوەی ڤایرۆسی هەبیتن ئەو پشکنینانەی لەبۆ نەکرایە یعنی لەو حالەتەی تووشی جەڵتە دەبی تووشی تەوەقف قەلب دەبی تووشی هۆکاری مردنی یعنی سەکتە قەلبی دەبیتن لەوەچی دێتە پەیمانگای پزیشکی دادی ئەمە ناچارین ناتوانین جوابی دادوەر بدەینەوە بلێن ئەوە بە جەڵتەی مردیە تاکو چەندین سامپڵی لە لێ وەرنەگرین نمونە سامپڵی نمونە لێی وەرنەگرین دەنێرینە شعبەی تاقیگا هیستۆپاثۆلۆجیمان هەیە
ئەگەر مەعیدەی بزانین چی لە ناوە چەند نموذەجی لە مەعیدەشی وەردەگرین دەینێرینە سموم هۆبەی سموم ژەهراوی یعنی دوای تیشگرتن و پشکنین پارچەیەک لە تەرمی ئەم مرۆڤە دەبن بۆ بەشی تاقیگە و لەو شوێنە پشکنین ئەنجام دەدەن تاکو دڵنیابن لە هۆکاری مردنەکەی. گرنجەکەی تەنها بۆ دەست نیشانکردنی هۆکاری مردنە هۆکاری ڕاستەقینەی مردنەکەیتی بە چ مردیە هەیە دەبینی عائیلە هەیە یعنی وراثیە یان دەبینی کابرایەک لە تۆپانەی یان لە وەرزش لە کاتی وەرزشە دێ ئەمە ئیشی توێکاری لە بۆ دەکەین کە ئەمە تەمەشای ناو هەناوی دەکەین بێ ئەوەی جاری وها تەمەشا بکەین دەزانین ئەو هۆکارەکەی دیار دەبیتن یان تەضەخم لە قەلبی هەیە یان تەضەخم لە ئەستوربوون یعنی گەورەبوون لە دڵی دەبیتن یان لە جەرجی دەبیتن یان سیپەلاکانی ئەکیاسی هەیە یان خوڕاجی هەیە یامە دیتیتمان ئەمە چەندین وێنەی جۆرا و جۆری ئەو مەسائلانەمان هەیە و جۆرە حالەتانەمان هەیە کە لەگەر پزیشکانی پستۆر لە بۆ وانە وتنەوە زۆر ئیسیفادەمان لێ کردیا لە بۆ هۆکارەکان بە دیار کەتیە بە هۆکارێک مردیە. ئەم ئامێرانە لەلایەن کەسانی پسپۆر چاودێری دەکرێن و باوردی کار لەسەر ئەم بەشانە دەکەن. گومانەکەبی کێشەکەبی لە تەرمەچی هەر کێشەیەکەبی لە تەرمەچی ئەمە دەیهێنینەوە بۆ یعنی ئەگەر شکمان لێبی تیشکمان هەیە تیشکی گەڕۆک پێ دەنێن یعنی متەنەقلە ئەشعە دەتوانین پێویستمان بە چیبی ئەشعەی لۆ دەگرین لە جیهازەکەی دێنینە سەر تەرمەکە چمان پێویست بتێکین فەحەز دەتوانین فەحسی لێ وەرگرین پێویستی کرد دیێنەی بە ئەمری بە فەرمانی دکتۆر یاسین ئەوە تەنسیقەکی تەواوی هەیە لەگەر ئەدلەی جنایی پێویست کە پێمان دەڵێتن نمونەی گۆشتی لە فلانجێ وەرگرن بنێرنە ئەدلەی جنایی یان جەماعەتی خۆی ئەدلەی جنایی دێتن ماشەڵڵا یعنی زۆر هاوکارن لەگەرەوە ئەدلەی جنایی بەڕاستی ئەدلەی جنایی تاوانەکانی کوشتن ئەمە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر زۆر هاوکارە لەگەرەمە لە بۆ ئەو مەسائلانە کە لۆ دۆزینەوەی کە سوکاریان دەبینی جەنازەک سارێ لێدایە هیچ هەوێک لە جیرفانی نییە بەڕێز هیچ هەوێک جیرفانی نییە ئێوە بە مەچول دێتەکەنەما ئەمە ڕای دەگرین هەڵی دەگرین لە تەلازەی دادنین تاکو ڕۆژەکە 24 ساعتە 48 ساعتە 20 ساعتەوە یان شەوە کە سوکاری دێتن فۆرمەکەی چا دەکاتەوە تەسمینی کە سوکارەکەی دەکات. ئەو کەسانی کە تەحویل لێکردنمە دەکرێتن هەمووی لەو دوو هۆکاری مردن دەگەڕن هۆکارەکانی مردیش پێویست دەبی بە توێکار و شیکردنەوەی جەستەی مرۆڤ بۆ ئەم مەبەستەش ئێمە وەکو توێکار ئەم کارە ئەنجام دەدەین و بە هاوکاری جەنابی بەڕێز کاک حاجی محەممەد سەلیم کاویش توێکاری سەرچێ لە پەیمانگەکەمان و چەندی ساڵە خزمەتی هەیە و شارەزایەکی لێهاتوانە هەیە لەم بوارە. ئێرە شعبە هیستۆپاتۆلۆجیە ئەو ئیشەی کێمە لێ دەکەین ئەو کەسانی کە بۆمان دێکە محکەمە داوای کردێ پاش تەشریح عەزاکانی دەنێرن بۆ ئێمە بزانین هۆکاری مردنی چییە. لەم شعبە مەجموعە فحوساتێکی لەسەر دەکەین بە مەجموعە جیزەیەک پاشان ئێمە بەهۆی لەگەڵ دانیشتن لەگەڵ دکتۆر بەدەری دەخەین کە هۆکاری مردنی ئەو شخصە جەڵتەی مێشکە جەڵتەی دڵە یاخود مەوادی پێدرایە یاخود خنکاندرایە ئەسە لە ناو ئاو بێت یا بەدەست بێت یا هەر هۆکارێک بێت لێرە دەردەکرێت پاش ئەوەی کە تەقریرەکەی ئێمە دەینووسین تەواوی دەکەین 3 نسخەی لێستن ساغ دەکەین
دوو دانێک لای خۆمان دانێن دانێک دەدەین لە مشارڕەکان دانەیەکی وەکو ئیدارە وەکو بەرپرسی ئیدارە تەقدیمی کاک محەممەدی دەکەین حاجی محەممەد بەڕێبەری ئێرەیە پاشەوەی کاک محەممەد کە بەڕاستیەوە تەشیحانەکە ئێمە بۆ دەنێرێت بۆ ئێمە زۆر بە جوانی تەشیحی دەکات و دەنێرێت لای ئێمەش ئەو کەیسانی کە تەوا بوو تەقدیمی ئەوی دەکەین. پشکنینمان هەیە پشکنینی بەشی زیندووە پشکنینمان هەیە پشکنینەکانمان پێک دێ لە سێ پشکنینی ئافرەتانمان هەیە پشکنینی پیاوانمان هەیە پشکنینی ئافرەتان سێ پزیشکی پسپۆری ئافرەتانمان هەیە لە دادوەری لێکۆڵینەوەی بە نووسراویان لە بنکەکانی پۆلیس یان لە دادوەر ڕاستەوخۆ دێتن کە دەبینی کێشەیان هەیە ڕاستەوخۆ دێتە لایمە بۆ پشکنینی ئافرەتان پزیشکی پسپۆری ئافرەتشمان هەیە ئەوە پێی دەڵێن پشکنینی بۆ دەکات نەتیجەشیان دەدرێتەوە هەر ئەو ڕۆژی هەر ئەو ڕۆژ ئەو کاتی نەفسیش پشکنینی پیاوانمان هەیە هەر لە بۆ ئەو مەسائلانە لە ماداوەش پشکنینی کحولمان هەیە پشکنینی مخدراتمان هەیە لێرخواانە لە تاقیگەی کارمەندی بەتوانانە بەڕاستی ئیشیان زۆر جوانە یعنی مەلیان ڕازینە لە بۆ بەڕێوەبردننی و پەیمانکار فتا پشکنینی مخدرات ینی لە خین دەبیتن ئەو پشکنینە ئاینن بە کتابی دادوەر دێتەکەنەوە یان بنکەکانی پۆلیس ئەجەمە پشکنیانیان بۆ دەکەین لەسەرەوەش با پێتان بڵێم یعنی پشکنینی سموم ئەمە پشکنینی سموم باوەشتان بەبیر بینمەوە دهۆ چی دێتەکەنەما ئەو پشکنی نایلۆ دەکەین لە توێ کاری دهۆ ڕاستی کارکردن لە بەشی پەیمانگای پزیشکی دادوەری و بە تایبەتی بەشی ئافرەتان ئیشەکی هەندێک قورسە چونکە بە تایبەت ئەمە پشکنینی پەردەی کتێنی دەکرێتن لەو بەشە لەسەر زیندوان و بەشی مردوانیش هەیە ئەوانەی کە دێن مەسەڵەن خۆیان ستاندیان حادیسەک ڕوویدایە بە مردێتی هاتوون ئەوانش داوای فەحسی پەردەی کتێنی و هەندێک جار حمل دەکرێتن کارکردن لێرە بە پێی لوژنەیە یعنی پشکنینی هەر منداڵێک یان ئافرەتێک دێتن دەبی بەلایەن کەم 2 هەتا 3 کەس ئەو ئافرەتەیان منداڵە ببینێ و دوایی قرارێک لەسەر بدرێتن چونکە زۆربەی حاڵەتەکان پەیوەندیان لەگەڵ دادگا هەیە کە دەی زۆر جار دەی دوژمنداریە چەند جەنازەک لێرەکەتیە 200-300 کەس لێرە ڕاوەستایە طبعاً ترسێکی زۆری هەیە یان جەنازەی دیکەمان هەیە ئافرەتە کوشتیتیان لەسەر مەسەلەی ناموسە تو دێ پشکنینی لۆەکەی طبعاً زۆر جار کەس و کارەکەیان بەرامبەرەکەی نایانەوێت نەتیجەکەی بزانن یان ڕازی نینە بە نەتیجەکەی تو و زۆر جار هەڕەشەمان لێکرێ بەڕاستی ئیشەکەشمان زۆر زەحمەتە و کە پزیشکی دادیش بە پزیشکی دادوەریش لە لێرە بەگشتی زۆر کەمە بە هەموو عێراق و هەموو ئەوەی هەرێمی کوردستانش لەگەری باوەڕ کەمترە لە چل پزیشک. چەندین ساردکەرەوەمان هەیە لە پەیمانگای پزیشکی دادوەری ساردکەرەوەمان 20 تحتە سەفر ینی زیاتر ئەوە دەکاتن ساردکەرەوەکانمان ئەلحەمدولیلا تاکو ئێستاکە تەسیسی نەخۆشخانەی ڕزگاری
ساردکەرەوەکانمان ئیش دەکات و لەسەر وەژنا غورفەچی گەورەمان هەیە نزیکەی 60 تەرمی دەگریت 60 تەرمی دەگریتن ئەویش هەر ساردکەرەوەیە ئەویش هەر ساردکەوەیە هەر چەند تەرمەک دێتە کنەمان دەبینی کە سوکاری نییە مەچهولە یان دەکاتە مەچهولە کە سوکار نییە ئەمە ئیشی کارەکانی دادوەری و کارەکانی توێکاری و پشکنینەوەی هەمووی بۆ تەواو دەکەین پاش ئەو پشکنینانە دێنێرن ناو تەلازەی دادنین تەرقیمی دەکەین ناو چتێدان تەرقیمی دەکەین نەفسی ڕقەمی فۆرمی توێکاریەکەشی لەسەر دەنووسین و تەرقیمیشی دەکەین ئەوە فلان جەنازەیە چونچی بە مروری زەمن یعنی ماوەی بەسەرلاتی شکلیان دەگۆڕێ بۆگەن نابی جەنازە لەکنەوە تێک ناچی بەس بەرەو وشک بوون دەڕواتن. یەکێک لە کارەکانی تری حاجی محەممەد ئەوەیە کاتێک مردوویە کەس و کاری دیار نییە ئەو لەگەڵ سەربازەونەکانی دیکەدا دەیپارێزن لە ناو کۆگایەکی بەستوودا دوای گرتنەبەری ڕێوشێنی یاسایی ئەو تەرمەنە توێکاریان بۆ دەکرێت دوای توێکاریش لە ساردکەرەوەدا هەڵیان دەگرن ئەگەر دوای ئەوەش بۆ ماوەیەکی زۆر کەس و کاری ئەو مردووانە دیار نەبوون وا کەس سۆراغی ئەم تەرمانەی نەکرد ئەوە خۆیان تەرمەکان دەشۆن. مەترسی کارەکەی ما کێشەی کۆمەڵایەتی زۆرە بەڕاستی دەبینی کێشەی کۆمەڵایەتەکەی دەبینی زەگ مردیا سوتایە بالێک لە میسالەکان لەو جەنە سوتایە ئافرەتە خێزاندارە ئەوە لەستا کە سوکاری ژنەی دێ کە سوکاری پیاوەش دێت یعنی ئەو مەشاکل و گارەگارەی لەگەرە خۆیان کێشەکان دەینە پزیشکی دادوەری لەگەڵ خۆیان دەینە پزیشکی دادوەری یان قەتل یعنی گولە بە هۆکاری مردنەکەی گولەیە یان کێشەی ئاژاوی دکەیە لەگەر خۆیان دەینی ئەوە هەموو مەترسی دەبێت چەندین جار لە پێش دەرگای پەیمانگەی پزیشکی دادوەری تووشی کێشە و شەڕ بوونە و یعنی ئاژاوەیان پیا کردیا ئەوە ئاژاوی مەترسی کۆمەڵایەتی کێشەی کۆمەڵایەتی بەس کێشەشکەمان هەیە دەبینی تەرم دێتە کنەما بۆگەنە فەڕەدرایە یان مردیا کەس ئاگای دێنە دەینە کنەما دەبینی کرم لێدایە یان بۆگەنە بە گولەی کوژرایە یان بە هۆکارشکە مردیا ئەوەش نوع مەترسیەکە بە چەندەها ڤایرۆساتی لەگەرە چەندەها کێشەی تەندروستی ناتەندروستی لەگەراوە چونچی تەرم هەیە دەبینی بە مەلاین بە ملیار کرمی لێ دەردەچێت ئەتوەرە کار لەسەر ئەو تەرمەی بکە چونچەوە ئینسان بووەوە ئەو ئینسان بۆ بەشەر بووە دەبی هۆکارەکەی مەهمەکان ئەگەر بە هەیکەلی شاتەکەنەما دەبی ئەتوو هۆکارەکەی بدەیە دادوەری کە کابرایەک دێتە ئێرخانە تەرمی دەکنا دڵی وی وەچی دڵی نییە ناو هەناوی دەست پێ بەس ئیمەش بای خۆمان ئەمەش ناو هەناومان دەستێ لەگەڵ کە سوکاری ئەو مردووی بەس ئەوان چەندی بیانەوێ زوو بیبەنەوە زوو تەرمی خۆیان وەرگرتنەوە زوو ئەوەی بکە یعنی چەندین دوعای خێر لە بۆمە دەکەن بەڕاستی یعنی کە ساحبی ئەو جەنازەی دێتن زەحمەتەکەی زۆر ئەوەیە کە سوکاری دێتن سەبری نییە بێ ئەو جەنازە بێتن یەکسەر بیباتەوە ئەمەش هەتاکو ئەو توێکاری هەتا ئیشی تەواوی لەسەر نەکەی ناتانی بیدەینەوە یان دەمانێت مەترسیەکەی هەرە مەترسیە گەورەکەی ما ئەوە پێویستی بە توێکاری هەیە پێویستی ئەو گولەیە دەربێتن لە بۆ دادوەر دەبینی گولە چ پێکەتە دەلێ نەوع سلاح چیە نەوعەکەی دەبێتەوە گولەی دەربینی لە چێن دەری دەردێن ئایا لە سەریتی ئایا لە سجیتی ئایا لە سینجیتی ئایا لە حوزیتی ئەتوو ئەتا دەچی دەیکەوە بەخوای احتیمالی سەعاتێکی هەیە سەعاتێک زیاتری هەیە ئەتوو دوورینەوە و کردنەوە و دوورینەوە و دەریهینان و ئەوانە دەوێت ئەوەش مەترسێک دەکاتە مەترسێک ڕاوە ناستی کە سوکاری ئەوجە بە پێلەقەی بە دەستی بە هاتو هاوار و جوندان و ئەوش نەعە مەترسێک دەکاتن لەوە بەڕاستی
دوای شۆرین بە پێیژمارەی مردووەکان بە هاوکاری شارەوانی لە گۆڕستانی تایبەت بەخۆیان دایانێژن و لە بری خێزان و کەسوکاریان ئەوان ئەم کارە ئەنجامەدەن. ئەمن لە ساڵی 2000ەوە تقریبا تەرمی بەڕێ دەکەم لە پەیمانگەی پزیشکی دادوەریەوە تەرمی بەڕێ دەکەم یعنی نزیکەی لەوانەیە خۆی لە 20,000 دا وەکو کە لەو شوێنێ من کار دەکەم. پێویستە هەر خانەوادەیەک هەر ئینسانێک لە جێیەک زانیان مردیە شکێکی ئەگەر لە 100 شکیان هەبیتن پێویستە بێتە پەیمانگەی پزیشکی دادوەری. دەبینی جاری وە ئەمە حالەتمان لە بۆ دێ بە مردنی خۆی مردیە بە مردی خۆی مردیە اختیارە شک دەبات دەلەوە لە مالی کوڕی بووە ئەوە لە مالی کچی بووە ئەوە لە مالی فلانی بووە ئەوە لە مالی خەزوری بووە یا مالی برادێکی بووە ئەوە دەبیتە سەرماوە ئەوەی شک ماڵ هەر شتێک شکی کەتە سەرێ پێویستە بێتە پەیمانگەی پزیشکی دادوەری فۆرمی توێکاری لەبۆ بکرێ ئەنجامی توێکاریەکەشی لە بۆ نەتیجەکەی لە بۆ ڕوون دەکرێتەوە بە دیار دەکرێت. هەر کەسێکێک لە خۆشەویستێکی لە دەستبا بێتە ئەوێ دەزانێت چەند ناخۆشە چەند گوناهبارە بێ بەرامبەر بەوەی کە خۆیان تەخیرەکەن بەرامبەر بە زۆرشت بەڵام کارمەندەکانی من زۆر بە ڕاشکاوانە باسییانەکەم زۆر بە دڵسۆزی بەرۆشن بە ئیشەکان چەند ئیشەکەیان ناخۆشە شەکان زۆر زۆر ناخۆشە. ئەم پەیمانگایە شوێنێکە گرنگترین شوێنەکە بۆ دەستنیشانکردنی زۆر لەو هۆکارانەی کە پێویستە حکوومەت سەرۆکی حکوومەت ئاگاداری بێ سەرۆکی حکوومەت ئاگاداری بێ ساڵانە لەبەرەوەی دەستگاکە کۆم بۆم باس کردی پڕترین کێشە و گیر و گرفتی بەرەوڕۆ بێتەوانێت لە ڕۆژانە لە هەموو شتەکانی کە ئەیبینی ئەوەی ئێمە ئەیبینین خەڵک نایبین. دوای ناشتن لە ناو کەمەڵەیەکی بچووکی پارێزراودا ناونیشانی ئەم مردووە دائەنرێت تا لە داهاتوودا ئەگەر کەسێک هات و سوراغی کردن بە ئاسانی بیاندۆزنەوە. ناخۆشترین ژیانم ئەوە بوو لە پەیمانگەی پزیشکی دادوەری چارتەی 11/2000 ئێوارە بوو ساعت 3 ئێوارە بوو عەسر بوو دانیشتم لە پزیشکی دادوەری بۆ هەیەکت بوو بە پەیمانگە تەقینەوە بوو بەرامبەر باتەی ئەگەر بە بیرتان بێ وەختنەوە نازانم ئەمریکۆ بچکەت تەقینەوەکە گوتیان 13 شەیدیدا لەگە ئەمێرجنسی تەلەفۆنیان بۆ کردم وەڵا 3 شەیدیان هینایە بیدایەتی بە سایرش 3 شەیدیانە گوتم دای بنێت ئێستا دێمەکەوان بەڕێ دەکەم بەڕاستی گوتم بە هەستم شەیدەکان بەڕێکم یەکەم شەیدم تەماشام کرد براکسەکەم. ئیدی ناشتن بە کۆتا دێت دوای نزا و پاڕانەوە بۆ ئەم مردووە لەلایەن محەممەد و هاوکارەکانی ئەو ڕێوڕسمی بە خاک سپاردنەش تەواو دەبێت. دیاری بەرنامەی سەربازی ون لەلایەن کەناڵی کوردستان 24 پێشکەشە بە کارمەند لە پەیمانگای پزیشکی دادوەری حاجی محەممەد پیرۆزە.